بەڵێ لەو یەک دوو ڕۆژە سەرۆکی پارتی دەڤا عەلی باباجان کە جێی لە نێو ئیتیفاقی میلەتدا گرتووە یەکێکە لەو شەش کەسانێک کە لە نێو هاوپەیمانی میلەتدان لە یوتیوب لە قەناڵێکی یوتیوب قسەی دەکرد و دەمەوێ ئەوە باز بکەم سرنجی لەسەر بابەتی پرسی کورد لەسەر چارەسەرکردنی کێشەکان زۆر ئەرێنی بوو لە وەڵامی پرسیاری ئەوەی کە کێشەی کورد چۆن چارەسەر بکرێ ڕێک ئەمەی گوتی ئێمە دوو زمانمان هەیە کە زۆر قسەی پێ دەکرێت لە تورکیایەکێکیان تورکیەکێکیان کوردیە بە هەردووکیان هەبن یاخود بە هەردووکیان فەرمی بن هەروەها ئەمەشی هێنا زمان باسی لەمەش کرد وتی لە کاتی ئاردهەش لە کاتی بوومە لەرزەکان لە تورکیا ڕوویاندا یەکسەر تیمەکانی هەرێمی کوردستان هاتنێرە و هەروە هاوکاریەکی باشیان کرد ئەم پەیوەندیانە من لەگەڵەوەدام کە بەهێزتریشیان بکەین جا ئێمە میوانێکمان دەبێت لە ڕێی سکایپەوە کە بەڕێز محەممەد ئەمین ئێکمەنە ئەم جێگری باباجانە لە مێرسینەوە لەگەڵمە بەڕێی سکایپۆری دەگرم ساینێک من هۆشکردن بەخێر هاتن بۆ کوردستان 24 زانن اتفاقا ملت نامزد وی برز کلشداروغلو لمرسینه بو د میتینگ دا چه پیامدان و گل چاو پیشوازی کرد burada لێرەدا بەڕێز کلشتەرۆڵ و گەورەترین کۆبنەوەی جەماوەری مێژووی مێرسینی ئەنجامدا خەڵکەکە بە پرۆشەوە لەوێ ئامادە بوون هەر خۆر لە خۆیدا جەهەپە لەم پارێزگایەدا بە گوێرەی ڕاپرسیەکان پارتی یەکەمە بۆیە بەڕێز کلشتەرۆڵش بە بڕوای ئێمە کەمتر لە 65 دەنگ بەدەست نایێت و بەڵکو لە 65 زیاتر دەبێت ئەو باردۆخەی وڵاتەکەمان کە ئێستا هەیە و دوورخستنەوە و بە دوژمنکردنی خەڵک و هەروەها بارودۆخی فەرمانبەران و ئابووری مێرسینیش چەندین پەیامی جیاواز هەبوو لەبارەی مێرسینەوە گەل چاوا پێشوازی کرد پەیامن گەل چاوا بوو جەهەپە لە مەرسین خۆی بەهێزە بۆیە کاتێک لە شوێنێک بەهێز بیت خەڵکەکە پەیامەکانی تۆ بە شێوەیەکی ئەرێنیەوە لێی دەڕوانێت سەرجەم گرتەکانی کلشتەرۆڵش پێویشوو کە ئاماژەی پێدابوو لە تویتر تەنانەت کۆتا جاریان لە تویتر بڵاوی کردەوە ئاماژەی بە باردۆخی خانشینان و فەرمانبەرانی کردبوو کە زیاتر لە دوو هێندەی موچەکەی دەبێت و ئەمەش دووبارەی کردەوە ئەم بەڵێنەی خۆی هەروەها ئاماژەی بە بەندەرێکی جیاوازی کرد کە بەندەرێکی نێودەوڵەتی دەبێت و هەروە ژێرخانی گەشت و گوزار و بە هەمان شێوە هێڵی ئاسنینی شەمەندەفەر و هەموو ئەمانە ئاماژەی پێدرات 20 ساڵە نەتوانراوە کار لەسەرمانە بکرێت بەڕێز کلشتەرۆڵ ئاماژی بەوەدا کە ئەمە کۆتایی پێدەنێت وەک ون دزانن مێرسین gelek kes diçin Mersinê û gelek ziyan dîtîn erdhejê çûn Mersinê gelo ew ziyan dîtî dê dengê xwe bidin kî Mersin ئێستا خاوەندراتی نزیکەی 400,000 زیانبەرکەوتووی بوومەلەرزە دەکات هەموو زیانبەرکەوتووان ئێستا چەندین ئاماژە جیاواز هەن لەبارەی کەمبوونەوەی ئاک پارتی لەو ناوچانەدا کە بوون مەرزە لەیداوە دەنگدەرên muhafazakar gelê çawa dê dengê xwe bidin Kiliçdaroglu hûn çi dibêjin bo razîkirina wan لێرەدا پێویست ئاماژە بۆ دەم کە خەڵک بە شێوەیەکی گشتی رەخنەی لەم باردۆخی ئێستا هەیە لەبارەی یاسا و ماف و ئازادیەکان و شەفافیەت تورکیا بە شێوەیەکی گشتی خەڵک هەموو رەخنە لەمە دەگرێت بارودۆخی ئابووری بە شێوەیەکی زۆر خراپ دارماوە ئێستا خەڵک هەرچی بەدەست بێت لە ڕووی مادیەوە ناتوانێت خۆی بژێوی خۆی پیا بکات تەنانەت ئەوانەی کە 50,000 تێلش وەربگرێت و موچەکەی بێت ناتوانێت بە شێوەیەکی باش ژیانی خۆی بگوزەرێنێت خۆتان دەزانن موچەی فەرمانبەران چۆنە و چۆنیە هەموو ئەم بارودۆخە ئاماژەیەکە بۆ ئەوەی کە پێویستمان بە گۆڕانکاریەک هەیە و پێویستمان بە نوێبوونەوە هەیە ئەوانەی
پێشتر کە دەنجیان بە ئاک پارتی داوە نزیکەی نیوەی ئەوانەی کە دەنجیان بە ئاک پارتی داوە هەروەها لە کۆتا هەڵبژاردنیشدا لە سەتاسی ئەو خەڵکی کە دەنجیان بە ئاک پارتی دەنجیان داوە ئەمانە سەرجەمیان نایانەوێت دەنگ بە ئاک پارتی بدەنەوە و ڕاپرسیەکانش هەر بەم ئاراستەیەم بۆیە لەبارەی دەستکەوتەکان و پرسی باڵاپۆشی و دووبارە گوشارەکان لەسەر ئاین ئەوان ئەو خەڵکێکەوە بۆچون لەوە بۆچونیان بەم شێوەیە و بیر لەمە دەکەنەوە بەڕێز علی بابەجان و ئەحمەد داودۆڵ و گولتەکین وسان و مێرل ئاکشەنەر ئەوانە وەکو گەرانتیەک دەبین بۆ ئەوەی ئەمە نەبێت ji bo we ji aliyê desthilatiyan jî aliyê rexne li we digirin û dibêjin hûn şeş partî ne û şeş partiyên pir cuda ne li ser masaya şeş alî civiyan e lê hemû ji hev cuda ne rexneyekî wisa heye hûn çi dibêjin Şimdi bu بەڵێ masanın kıymeti ئەم مێزە بەهای ئەم مێزە کە دانراوە گرنگیەکەی لەوەدایە کە سەرجەم ئەو کەسانەی دانیشتوون بۆ چونیان جیاوازە واتە بەها جیاوازیەکانە کە هەمویانی پێکەوە لەسەر مێزێک کۆ کردوێتەوە لە ئەم هەمان بارودۆخ لە هاوپەیمانەتی کۆماریش هەیە بۆ نمونە دەسەپە و ڕەفاه و بیک بیرلیک هەموو ئەمانە پێکەوەن و ئێمە دیارەکە لەسەر چی ڕێککەوتوون بۆ نمونە دەستورمان جیاوازە و سیاسەتی هاوبەشمان جیاواز داڕشتووە و ئاماژەمان پێداوە و لەسەر ڕێککەوتون بەڵام ئێمە نازانین هاوپەیمانەتی کۆمار علادین چەکجوو کورشات یڵماز ئەمانە لەسەر چی ڕێککەوتون ئێستا خەڵک بەهۆی لایکێکەوە ڕوبەڕووی سزای یاسایی دەبێتەوە ئەگەر لە بەشەناوخۆیی یەکدا مابێتەوە لە زینداندایە بۆیە ناکرێت باسی دادپەروەری بکەین بۆیە پێویستمە هاوپەیمانەتی ئێمە جەخت لە یەکسانی و ئازادی دەکاتەوە هەروەها چەندین لایەنی جیاوازمان یەک خستووە و بە یەک ئاراستەیان دەکەین و ئەمەش پێویستە رەخنەی لێ نەگیرێت مژارێکی دن هەیە دەخوازم نێرنەوە بگرم بەریا دوو ڕۆژان گەنەل باشکاننس برێز سەرۆکێوەی گشتی علی باباجان بەشداریە بەرنامەیەکی یوتیوبێدا لەسەر بابەتێکدا وەها گوت لەسەر تایبەت لەسەر هەرێما کوردستانê germ nêzik bû erenî nêzik bûye ev nêzîkatî gelo di hevpeymaniya we de dê çawa be هەرێمی کوردستان بە گوێرەی دەستوری عێراق ناوچەیەکی فیدرالیە و لە جیهانیشەوە قبول کراوە و پەسەند کراوە بۆیە ئەم فیدراسیۆنە و فیدرالیە تورکیا لەلایەن تورکیاوە بەهۆی دەستورەوە کە لە عێراق دەستور عێراق ئاماژەی پێکراوە پەسەندی کردووە و چەندین ڕێککەوتن هەبووە و کۆنسوڵخانە کراوەتەوە و بۆیە ئەمە خۆی لە خۆیدا لەلایەن بەڕێز عەلی بەبەجانەوە کاتێک وەزیری دەرەوە بوو لە ساڵی 2008 ئەم بابەتە هەبوو پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و تورکیا کاتێک عەلی بەبەجان وەزیری دەرەوە بوو پەیوەندیەکان دەستیان پێکرد تا ئێستاش بەردەوامە سەرڕای هەڵبەز و دابەزەکان بە شێوەیەکی پتە و بەردەوامە بۆیە بۆچوونی پەیوەندیەکانی نێوان هەردوو دەوڵەتەکاندا جیاوازی هەیە لەگەڵ پارتەکاندا و ناکرێت ئەمە بەرتەسک بگرێتەوە بۆ بۆچوونێکی حزبی بۆیە هاوپەیمانەتی بۆیە هیچ بۆچوونێکی جیاوازمان نییە ئەم ژی بەحساوێ دکەن ئەم دەبێت نێزیکاتیەکی گەرمە وەک مینەکەم بێژم مەرەل ئاکشەنەر ئی پارتی دنابە بێ هەفپەیمانیدا هەیە دێ چاوە پێشوازی بکە باوێکی کورت زیاتر لە 2300 مادەی هاوبەشمان نووسیوەتەوە و ئاماژەمان بەوە داوە کە پێویستە لەگەڵ عێراق و هەرێمی کوردستان پەیوەندی دۆستانەوە بەردەوام بێت ئی پارتیش واژووی داوە و بۆچوونێکی جیاوازی لەمە نییە ئی پارتی برێزێک من هون بەشداری بەرنامەی مەبوون گەلەک سپاس Ben teşekkür ederim. İyi yayınlar dilerim.